پرسیارێکی تر سلام علیکم سڵاو مامۆستا ئەم کاتت باش ئایا بۆ لە کاتی میراتە پیاوەکە یەک بەش ئەبات و ئافرەتەکەش نیو بەشە بە شێوەیەکی گشتەوە تەفسیلی هەیە چونکە هەموو وەختێکیش هەروانیە وەختی وا هەیە ئافرەتەکە دوو بەش و سێ بەشی پیاوەکەژە بە هەر لەناو ئەحکامی فقهایە چونکە بە جۆرەی ئەحکامەکان تەوزیع بێتەوە بەڵام دوژمنانی ئیسلام ئەم خاڵەیان هێناوە ئەمەیان تەڕحەکەنەوە دائیمە بۆی لە بەرچاوی خەڵک وابێکە وەڵا لە میراتە زوڵمێکی گەورە هەیە چونکە کورد و ئەوەندەی کچەکە وەرەگرێت مع العلم تەفسیلی میرات کە ئەخوێنی حاڵەتی تر هەیە کە ئافرەتەکە بەقەدەر سێ نێرینە وەرەگرێت بەڵام کەس ئەمان باز ناکە ئەمە یەک دوو هەم کوڕ و کچێک خوشک و برایەک وەکو ئەم پارەیان کە وەرگرتو ئەمیان شەستی وەرگرتەوە سی وەرگرتو ئەم پیاوەکە ژن دێنێ مەسروفەکە پەنجای ڕۆیشت ئەم ژنەکە شووەکە مەسروفی بۆکەن پەنجای وەرگرت ئەم سیە بوو بە چەند بوو بە هەشتا ئەم دەی پێماوە ئەم دێژەوە بێ مەسروفی بکات چونکە مەسروف لەسەر پیاوەکە ئەمە مەسروفی شیەکەن زێ ڕوزی و پارەکەی خۆی مێنێتەوە توانێت بیکا بە پارە و بیخاتە ئیشێک و ئیسtisمارە هی خۆی مەجبوریش نێبیدا بە مێردەکەی کامیان دەوڵەمەندتر بوو بالعکس لە میراتە ئیسلام ڕێعایەتی ئافرەتەکەی کرد بۆ ئەوی زوڵمی لێ نەکرێت پارەی مارەی خۆی و پارەی میراتەکەی خۆی ئەو پاری کە کەوتە بەردەستی خۆی هیچ مەجبور نییە بیدا بە مێردەکەی ئەگەر قەرزیش بێ لەسەر مێردەکەی پێشەوەی مێردەکەی کە مرد دفن بکرێ بە قەرزەکەی ئەم بدەنەوە لەبەر تۆ مەسئول نیت لەسەرەوە ئەم ئافرەتە ئیسلام بۆی ئافرەتەکەشی پاراستەوە بۆی خەڵک نەوێرە تەماعکاتە پارەکەی خۆیتوانێت بە هەڵی بگرێ و شووەکاتەوە ماڵی تری هەیە تیجارەتی پێواکە هەر شتێکی تر کە هەیەوەیکە و بالعکس من پێم وایە پیاوەکە تەمەخوای گەورە هەمووی بە دانایی خۆی کردو بە عەدل کردو پیاوەکە لەبەر اینجا ئەچێتە دەرەوە ڕەنجەدا با لە سەتا دەی پێماوەیکا بە مەسروف یا لەو شەستە دەی پێمایکا بە مەسروف تەواو ڕۆ خزمەتی ترەکە و ئیشەکە و کاروبار و کەسابەتەکە و دەوڵەمەند دەبێتەوە سەر لەنێ پارە پیاکاتەوە بە ڕەنجی خۆی ژنەکە ناتوانێت ئەو کارە بکە